قۆزی ئەم کوڕە دڵی کچە عەرەبەکانی بردووە. ئەمە یوسف ئەمینە، ئەو گەنجە سەرنجڕاکێشەی تەنیا بە یارگەکەی نا، بەڵکو بۆ جوانیە کوردیەی هەیەتی سۆشەڵ میدیای تەنیوە. داواکاری هاوسەرگیری و پۆستە عاشقانەکان بۆ یوسف بوونەتە بابەتی سۆشەڵ میدیا. ئەوەش دوای ئەوەی لە لایڤێکی تیکتۆک بە پێکەنینەوە وتی سینگڵم بە دوای ژناگەڕم. یوسف تەنها سەرنجی کچانی عەرەبی ڕانەکێشاوە، بەڵکو کچانی بیانیشی عاشقی خۆی کردووە. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنە و ڤیدۆ یوسف بڵاوەکەنەوە کەوتونەتە وەسفکردنی. چونکە یوسف لە ئەڵمانیا گەورە بووە، عەرەبیەکەی باش نییە. هەردوای ئەم قسەیەی چەندین کچ کۆمنتیان بۆ نووسیوە و ئەڵێن بۆ تەنها لەگەڵمان بە خۆمان نەبین بە مامۆستا و فێری عەرەبی شتەکەین. هەوادارانی هێندە خۆشیان ئەوەیە بۆیان نووسیوە ئاگاداری بن لە چاوی پیس، چونکە زۆر سەرنجڕاکێشە و با شتێکی لێ نەیە لە دەستمان چێت. تۆ پێمان بڵێ یوسف ئەمین ئەم نەقۆز و سەرنجڕاکێشە کە ئاوا بۆتە ترند و دڵی ئەم هەموو کچەشی بۆ خۆی بردووە؟